سنووری ئیدارەی سۆران سەدا هەشتای ناوچە گەشتیاریەکانی سنووری پارێزگای هەولێر پێک دەهێنێ. بەڵام پاکڕانەگرتنی ناوچەکە لەلایەن گەشتیارانەوە وای کردووە ناوچە گەشتیاریەکان و ڕووبارەکان بە پاشماوەی گەشتیاران پیس ببن و ژینگەی ناوچەکە تێک بدەن. لە حقیقەتدا گەشتیاران کە ڕوو لە شوێنە گەشتیارەکانەکەن بەڕاستی پاشماوەی خۆیان دەخنەوە ئەو سازگارە و ئەو خاوێنانە لە ئەرچی سەرشانی هەمومانە کە بە جوانی بپارێزن بەس مالەسەف یعنی گەشتیارن بەخۆ دیتیوە سەسا ئەو بانە ئیمنا چەند زەبالەمدا ناون بەخوای ناوێنە ناو زەباڵی دایەنە سەب یعنی ئاردەکەی سە زەویەکەی ڕووبارەکەشان هەموو پیس کردیە. باوەڕکە هەموو شوێنێک نەرە ئێمە ئەمەلێ تایبەتی خۆی خاوینکردنەوەی هەیە علاگەی زبری دەدەینێ نەک جارێک ئەگەر 24 ساعت لەک نەمە زیاتر لە 4 زەمە علاگەی زبری دەدەینێ ئەو جاش بەداخەوە پاک و خاوێنی ناپارێزن هەچ بەجانامێنی هەموو شتێک بەجامێنی وڵی لە پاشماوەی خواردنی بەجامێنی علاگە بەجامێنی دەبە بەجامێنی قۆدی بیبسی بەجامێنی یعنی دانیشتی علاگەی زبری لەکنە لە باتی بیخاتە علاگەی داوێتە ناو ڕووباری علاگەشی لە تەنیشتە داوێتە ڕووباری ناوێتە علاگەی. بەڕێوەبەری گشتی گەشت و گوزاری سۆران دەڵێت ئێمە بەردەوام لە هەوڵی ئەوە داین ناوچە گەشتیاریەکان پاک ڕابژیرێن بەڵام گەشتیاران پابەندین بە پاکراگرتنی شوێنە گەشت و گوزاریەکان. بەنسبەت پاراستن و پاکراگرتنی ژینگەی شوێنە گەشت و گوزاریەکان ئێمە بەردەوام لە هەوڵداینە بە تەنسیق لەگەڵ کۆمپانیای خاوێنکردنەوە بەڵام لەگەڵ ڕێزم لەوە بەشێک لەو گەشتیارانێکەوە سەردانی ناوچە گەشت و گوزاریەکان دەکەن بەڕاستی هاوکار و هەماهنگین بە ئومێدی ئەوەین کە کەمێک بەخۆیان دابستنەوە ئەو خەڵکانێک کە هاوکاری پاراستن و پاکراگرتنی ژینگەنین چونکە بەڕاستی دەستێک لە دوای وان ماندوو دەبێتن پشتێک لە دوای وان ماندوو دەبێت کە هەوڵی پاکردنەوەی ئەو شوێنانەدات. کۆبوونەوەی پاشماوەی ناوچە گەشتیاریەکان تەنها زیانی بۆ مرۆڤ نییە بەڵکو ئاژەڵەکانیش بەهۆی خواردنی پاشماوەکانەوە ڕوبەڕووی مەترسی جدی دەکاتەوە. بوونی مادەی پلاستیکیش لە نێو پاشماوەکان و تێکەڵبوونی بە ژینگە و ئاوی ڕووبارەکان مەترسیەکی دیکەی تەندروستی و ژینگەییە کە کاریگەریەکانی لە دوورمەودا گەورە و زیانەکانی کاریگەر دەردەکەون. سەرباری کەمی هۆشیاری پاراستنی ژینگە و پاکڕاگرتنی ناوچە گەشتیاریەکان لەلایەن گەشتیارانەوە هاوکات پشتی شێری بەرپرسیارەتیەکە دەکەوێتە ئەستۆی حکوومەت و لایەنە پەیوەندیدارەکان کە تاوەکو ئێستانەیان توانیوە ئاستی خزمەتگوزاریەکان لە ناوچە گەشتیاریەکان پێش بخەن و تاوەکو ئێستاش بەشێکی زۆری ناوچە گەشتیاریەکان لە نزمترین ئاستی خزمەتگوزاریدان. ئازادۆمەراوی کەناڵی ئاسمانی پەیام هاوینە هەواری بێخاڵ.